الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. بە دیاریکراوی مانگێک پێش ئێستا و لەم کاتانەدا دەرگای مزگەوتەکان جمەی دەهات لەو کەسانەی کە مەبەستی ئەنجامدانی نوێژی جەماعەت ڕوویان دەکردە مزگەوتەکان. بەڵام لە ئێستادا بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و دروستبوونی مەترسی لەسەر تەندروستی ئەو کەسانەی بە مەبەستی ئەنجامدانی نوێژی بە کۆمەڵ ڕوو دەکەنە مزگەوتەکان، دەرگای مزگەوتەکان داخراون. ئەوەی مای خۆشحاڵیە لە بەشێک لە مزگەوتەکان لە دوای بانگی حەسر دەنگی قورئانی پیرۆز دەبیسترێت. لەگەڵماندا بن، دەمانەوێت بزانین تا چەند پێکردنی دەنگی قورئانی پیرۆز لە مزگەوتەکاندا بۆتە هۆکارێک بۆ ئارامکردنەوەی دڵ و دەرونی ئەو کەسانەی کە لە نزیک مزگەوتەکاندا نیشتەجێن. وتركنا يوسف عند متاعنا فأكله الذئب وما أنت بمؤمن لنا. دیارە ئەم بارودۆخە کە بەسەر خەڵکی جیهان داهاتووە بەگشتی و دیارە کوردستانی ئێمەش بەشێکە لەو ناڕەحەتیانە بەهۆی بەڵاوبوونەوەی ئەم ڤایرۆس و نەخۆشیە دەبینین و دەبیستین کە خەڵکێکی زۆر لە قەلەقی و لە بێتاقەتی و لە ناڕەحەتیدایە و دەبینین لە جیهانیشدا هەموو وڵاتان ئەوەی مسلمانە ئەوشی کە غێرە مسلمان هەر کەسە و بە گوێرەی عەقیدە و بیرۆباوەڕی خۆی کاتێکیان دیاری کرد بۆ دوعا و پاڕانە و نزاکردن بۆی کە خوای گەورەم ناڕەحەتیەمان لەسەر لا ببات. دیارە ئێمە ژەکو مامۆسایانی ئاینی کە گرۆپێکی ڤایبەرمان هەیە داوا کرا بە ڕای زۆرینەی زۆری مامۆستایان کە لە ڕۆژدا کاتێک تەرخان بکرێ بۆ ئەوەی کە بڕێک بڵێن بەشێک لە قورئان لێ بدرێت لە بڵندگۆی مزگەوتەکانەوە بۆی کەوا خەڵکی زیاتر ڕووکەنە خوای پەروەردگار و بەو قورئانە دڵیان ئارام ببێت و ئەندازەیەک لە کێشە و نەهامەتی و ناڕەحەتیەکانیان و غەم و پەژارەکانیان لا بچێت کاتێکەوە گوێبیستی قورئانی پیرۆز دەبن. أرسله معنا غدا يرتع ويلعب وإنا له لحافظون قال إني ليحزنني أن تذهبوا به وأخاف أن يأكله الذئب وأنا ذهبوا به وأجمعوا أن يجعلوه في غيابته. طبعا قورآن هەر خۆی بۆ خۆی شفایە، هەر خۆی بۆ خۆی دڵ ئارامکەرە. جا چ بگابەوەی کە یەکێک بە سەوتێکی خۆش خاستن لە دوای نوێژەکان قورآن خوێندن بەڕاستی کاریگەری خۆی هەیە، یان یەکێکە لەو کاریگەریانەی کە لەسەر دەرونی ئینسان ینی دروستی ئەکات. قورآنی پیرۆز هەر خۆی بۆ خۆی یەکێکە لەو دەرمانانەی کە لا ئیجابیان یەکسەر ئینسانەکان شفای لێ وەرەگرن و دەروون و چۆنەڵێ هەستیان پێی ئارامە بێتەوانێ.
بەڕاستی قورئانی پیرۆز ئەتوانین بڵێن یەکێکە لە دەرمانە هەرە گەورەکانی مرۆڤ بۆ دەروون چونکم هیچ دەرمانێ نییە لەسەر کوورەی زەویە بگا بە شفای دەرمانی قورئانی بە حەقەت ئەرخوای پەروەردگار کە کاتێک کە باسی قورئانەکە باسی ئەکا بە شیفا و باسی ئەکا بە ڕەحمەت کاتێک کە قورئان ئەخوێندرێت تەمەن هەردووکیانی تایە هەم شفایە هەم ڕەحمەتە ئێمە بەڕاستی لەوتەی ئەم کارەساتە ئەم ڤایرۆسە هاتۆتە کوردستان و هاتۆ عالەمی داگیر کردووە بەداخستنی مزگەوتەکان ئێمە بەڕاستی هەر مسلمان عادەتی خۆی وایە پابندە بە مزگەوت و بە ئیمانەوە دڵگرانی بەڵام دڵگرانیش نیت بەوەی کە مەسەر مزگەوتەکانمان داخراوە بۆ ئەوەی لە بەڵایەک دوورکەوینەوە بۆی لە بەڵای دوورکەوینەوە بەڕاستی ئەم بەڵایە کە هاتووە ئێمە پێغەمبەری خوا 1400 ساڵ پێش ئێستا صلی الله علیه و سلم ئامۆژگاری کردوین ئەگەر شوێنێک دەردێکی تیابوو نە کەس لێ بچێتە دەرەوە نە کەسیش بچێ بووی معنای کەلیمە ئەوەیە کە مزگەوتەکان داخراوە پێی دڵگرانین بە خوێندنی قورئان ئێمە بیرمانێتەوە کە بەڕاستی چەنە نامەحرومین لە مزگەوت لە جەماعەت لە کۆڕ لە جەماعەت بەڵام چاریشمان ناچارە ئێمە پابند بین بە ڕێیاسایەکان و دینەوە بەڕاستی دین فێری کردوین کەوا ئێمە بەڵام بە خوێنی قورئان بیرمانێتەوە کەوا ئێمە بەڕاستی لە کارەساتێکی گەورەیین لە ئەمڕۆ نەهامەتێکی گەورەیان کە ئەم دەردە گرتوینەوە خوای گەورە لە هەموو کەسێکی لابات و لە مسلمانان بە تایبەتی بەڕاستی زۆر دڵگرانین بە گوێبیستمان لە قورئانیش خوای گەورە دڵەکان بە قورئان هێور دەکاتەوە دڵتەمینیان دەکات ئەلا بذکری الله تطمئن القلوب ومعلومی جەنابتانە یعنی ئینسان بە ذکری خوا و قورئانیش ذکرە کە گوێمان لێ مێشکمان زاخاوە درێ بە قورئانە بەڕاستی ئێمە کە گوێمان لە قورئانە بێ قورئان شیفایە و قورئانیش ئەبێتە هۆی ڕزگاربوون قورآن بۆ خۆی ئارامی بەخشە بۆ دڵ دەرونی ئینسان خوای گەورە کە خالیق و دروستکاری ئێمە بۆ خۆی دەفەرمێ ئەلا بذکری الله تطمئن القلوب دیارە قورآنیش گەورەترین ذکر و یادی خوای پەروەردگارە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە یەکێک لە دوعاانەکانیدا دەیفەرموو خوای گیانداوا لێکم بە ناوی جوانت واجعل القرآن ربيع قلبي ونور صدري وجلاء حزني وذهاب همي خوا داوا لێکم قورآن بکەیتە بەهاری دڵەکانمان بکەیتە نور ڕووناکی بۆ سینەمان بکەیتە لابەری غەم و پەژارەمان بکەیتە هۆکارێک بۆ ئەوەی کە بێتاقەتی و ناڕەحەتیەکانمان بڕەوێتەوە چونکە بێتاقەتی و ناڕەحەتی و قەلەقی ئەوانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەموو بەیانی ئێوارەیەک دەیفەرموو اللهم إني أعوذ بك من الهم والحزن خەفەت و بێتاقەتی و ناڕەحەتی زۆر ناخۆشە دڵی ئینسان بێتاقەت دەکەم بەڕاستی قورئانیش بەرزکردنەوە دەنگی قورئان لە ناو گەڕەکەکاندا لە ناو شارەکاندا بەڕاستی هۆکارێکەوەی کە خەڵکی دڵ و دەرونی ئارام ببێت ئێستا خەڵک بێتاقەتە جمعەیە ناتوانێت بچێت بۆ جمعە بانگەدا دەرگای مزگەوت داخراوە بەڵام کاتێکی گوێ لەو قورئانە بێ بەڕاستی دڵی ئارامە بێتەوە هەست بە دڵ ئارامی ئەکا هەست ئەکا ئومێدێک هەیە پەنایەک هەیە کە ئەویش لای خوای پەروەردگارە کە هەمومان هانا بکەین و دوعا بکەین و پاڕێن و کە خوای گەورە ئەم ناڕەحەتیەمان لەسەر لا ببات ئێمە زۆرمان پێ خۆشە کە قورئان بخوێنرێ بە حەقەت یعنی بە تایبەتی کە سەوتێکی خۆش بێت خۆی قورئان خوێندن شتێکی زۆر پیرۆز و خۆشە و بە تایبەتتر کە ئەو کەسێ ئەی خوێنێ سەوتی خۆش بێت بەڕاستی ئێمە وەکو خۆمان کە لە مزگەوتەکان جارجار مامۆستا لە دوای نوێژەوانە کە قورئان خوێنێ من بۆ خۆم هەست دەکەم یعنی چۆنڵی دڵم ئارامە بێتەوە پێی جا ئینسان لەم ظروف و زەمانەیە وای لێ هاتووە مەشغوڵین چۆنڵی دنیا هیلاکی کردوین جاری وایە ئینسانەکان خۆیان مەجالی ئەوان لەوە ناچی هەبێت خۆیان دانیشن
کە دەستکەن بە قورآن خوێندن کاتێک کە لە مزگەوتەکان و گوێبیستیا بن بە حەقیقەت شتێکی زۆر شاکە و زۆر مبارەکە. وكذلك يجتبيك ربك ويعلمك من تأويل الأحاديث ويتم نعمته عليك وعلى آل يعقوب كما أتمها على أبويك من قبل بەڕاستی داخستنی مزگەوتەکان لە یەکتری دابڕیوین ئێمە مسلمان عادەتی خۆی وایە ئەبێ لە پێنج جەماعەتە پێنج کارتا یەکتری ببینین بە یەکتری دڵخۆش ببین من بە دەموچاوی تۆ بە دەموچاوی براکەم کە بیبینم دڵخۆشە بم ئەمە قسەی من نییە ینی پێغەمبەری خوا فەرمێ دڵخۆشە بم کە ئێستاکە ئەم داخستنەوەی دەرگای مزگەوتەکانمان لێ داخراوە بە حەقیقەت ینی بەڕاستی ئێمە بە بینینی یەکتری کە یەکتر نابینین بەڕاستی دڵگرانین بەڵام ئیتر ناچاریشین بەوەی کە ئێمە ئەو برایانەی کە ئاوە بۆ سەلامەتی گیان و ماڵ و مناڵمان دەرگای مزگەوتەکانمان داخستووە ئێمە ئەبێ پابەند بین بە ڕێگە یاساکانیش و شەرعیشەوە.